بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خواتان لەوێ بینەرانی عزیز خۆشحاڵی نەمڕۆژ لە بەرنامەیەکی نوێدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژی واخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگیری سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بینەران و بیسەرانی پەیامی ڕۆژ لە هەر جێیەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. عزیزان و خۆشەویستان هەندێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردن کە ئەم ڕۆژ پێشکەشتان بکەین. دیارە بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کام شەوی 27 مانگی پیرۆزی ڕەمەزانە پێویستە چۆن ئەم شەوەمان تێپەڕێنین یاخۆت گەورەوی شەوی 27 لە چیدایە. بە تایبەتی دیارە شەوانی قەدر بەگشتی پیرۆز و تایبەتن، بەڵام زیاتر قسە لەسەر شەوی 27 دەکرێت کە باز لەوە دەکرێت لەم شەوە پیرۆزەیە زیاتر قورئان هاتوۆتە خوارەوە و موسڵمانان دەبێت لەم شەوانە بە زیکر و پەرستشی تایبەت شەوەکانیان بەڕێ بکەن. دیارە میوانێکی تایبەتمان دەبێت لەسەرم بابەتە قسەی زیاتر دەکەین و هەروەها تەوەری دووەمان دیارە چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان، بەڵام لە ئێستایا خەڵک خەریکی ئامادەکارین بۆ کڕینی پێداویستەکانیان بە تایبەتی ئەگەرچی خەریکە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی کۆرۆناوە لێیان تێکدەدا، بەڵام 2000 ڕەنگە هەر هاوڵاتیان بایەوەندە شت بکڕن، بەڵام پێشەوەی کە بچینە ناو بازاڕ و شتەکانمان بکڕین دەزانین دۆخی دارایی هەرێم بەگشتی بەهۆی دواکەوتنی موچە و پاشەکەوتەوە بەهۆی کۆرۆناوە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بارودۆخی دارایی هاوڵاتیان بەگشتی خراپە. بۆیە پێویستە بە تایبەتی خانمان بزانن لەم کاتەیە چکە میشە دەوترێت کۆڵەکەی دارایی ماڵ بەدەستی خانمانە لە ماڵەوە کە چۆن پێویستە پێداویستەکانیان دابین بکەن و چۆن دەست بە پارەکانیانەوە بگرن کە تەوەرێکی گرنگە لەگەڵمانە بن بۆی کابزانین ڕێکارەکانی دابینکردنی شتە پێداویستە سەرکیەکانمان چین هەم دابینیان بکەین و هەمیش دەست بە بودجەی ماڵەوە بگرین کە تەوەرێکی سەرەکی بەرنامەکەی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ بڕگەی هەمیشەییمان کە دروستکردنی شیرینی و خواردنە لەگەڵ کۆمەڵێک راپۆرت و زانیاری دیکە بە پێی کات پێشکەشتان دەکەین. وڵاتیان سەرتاج دەچین لای بڕگەی کەش و هاوزانین کەشوهای هەرێمی کوردستان و شار و چارچۆکان چەندە پێکەوە بینەری دەبین. بەڵە پێم وابێ بڕگەی کەشوها ئامادە نییە، بڕگەکەمان ئامادێ، بەڵام گرفتی تەکنیکیمان هەیە لای هاوکارانمان. دیارە بینەرانی عزیز لە ئێستادا بڕیاری کۆرۆنا کە قەدەغی هاتوچۆیە لە 72 کاتژمێر لە یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە دەست پێ دەکات، ئەگەرچی نیگەرانی ڕاستەقینی بەشێک لە هاوڵاتیانی لێکەوتوێتەوە لەبەرەوەی کە لە ڕابردوودا ڕێکارەکان یاخۆت مامەڵەی حکوومەت لەگەڵ هاوڵاتیاندا بە جۆرێک بووە و بە تایبەتی شەپۆلی یەکەمی کۆرۆنا بینیمان کە چۆن بوو و بە پشتیوانی خوای گەورە پێشەم و شتێک بە پاشان پابندبوونی هاوڵاتیان زیانێکی ئەوتۆی نەبوو. بۆیە ئێستا کەمێک ئەستەمە هاوڵاتیان متمانە بە مەترسیەکانی تەوژمی دووەمی کۆرۆنا بکەن کە بڕیارە جەژنی ڕەمەزانمان لێ تێک بدا. بۆیە ئەمە لە ئارادایە، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە هەڵمان بژاردووە گەرچی بەشێک لە هاوڵاتیانیش لە ئێستادا کڕینی خۆیان یا چوونەتە بازاڕ و پێداویستەکانی خۆیانیان دابین کردووە، بەڵام گرنگە بۆ ئێمەی کورد بۆ ئێمە بە تایبەتی ئەو خێزانانەی کە ژیانێکی مامناوەند یا خود لە خوار مامناوەندەوە دەژین چۆن کڕینی خۆیان لە بازاردا بکەن و چۆن دەست بە پارەکانیانەوە بگرن. بە تایبەتی دەزانین کامڕۆکە ئەگەر بچینە بازار ئەوەی کە لە بەردەستا بێت دەزانین پێویستە بۆ ژیان بۆی کە دابینی بکەین، بەڵام لەناو هەموویانە چی زیاتر گرنگە کە ئێمە بیکڕین و دابینی بکەین کە ئەمەمان هەڵبژاردووەکو تەوەرێکی سەرەکی وە گرنگ باسی بکەین. یەکێکی دیکە لە تەوەرەکانمان وەک پێشتر ئاماژەم پێکرد دیارە شەوی 27 مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم شەوە پێویستە چۆن ئەم شەو پەرستشەکان ئەنجام بدەین، لەکوێ بمێنینەوە لە ماڵ یاخود لە مزگەوت و زیاتر بەچیەوە خۆمان سەرقاڵ بکەین خوێندنەوەی قورئان یاخود دوعا یاخود نوێژ و زیکر و پەرستشەکانی دیکە و کە میوانێکی تایبەتمان لە قەڵاتجێەوە دەبێت. ئەگەر هاوکارانم میوانەکەی قەڵاتجێمان ئامادە بێت بۆی کە قسە لەسەرەوە تەوەرە بکەین و پاشان دواتر بچینە لای کەشوها، بەڵام دیارە گرفتە تەکنیکیەکەمان چارەسەر کراوە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
بەڵاتیزان زۆرێک لە زانانی ئیسلام پیان وایە کە شەی 27 بەپێی کۆمەڵێک بەڵگەی شەرعی پیان وایە کە دەبێتە شەی قەدر و کۆمەڵێک بەڵگەی شەرعیان پێوە هەروەها لەگەڵ ئەوەشدا مسلمانان بە گرنگیەوە لەم شەوەدا عیبادەتەکانیان زیاتر لە شەوەکانی ڕابردوو ئەنجام دەدەن بۆ قسەکردن لە گەورەی شەی 27 ڕەمەزان و شەی قەدر میوانێکمان لە قەڵاتزێ ئامادەیژ مامۆستا جەمال ئیبراهیم مامۆستا سڵاوی خوات لێبێت سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی. مامۆستا گەرگیۆز لێم بێت سڵاوی خوات لێبێت دەپرسم بۆچی لە شەوی ڕەمەزاندا لە دەشەوی کۆتاییدا بۆچی شەی 27 بە شەوی قەدر هەڵبژێردراوە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەلام بۆ سەرجانی پاکی چاکی حەزەتی محەممەد المستەفا لە خوای باڵا دەست دەپارڕێنەوە خوا تاعات و عیبادەتی مسلمانان قبول کە دیارە شەوانی لەیلەتول قەدر پێغەمبەری سەردار و سەروەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێت لەبارەی قەدرەوە دەفەرمێ تحروا ليلة القدر في العشر الأواخر واتا بقرن بدواي ليلة القدر دا لدشوي كوتاي مانجي رمضان بلام لو دشوانش دا تايبت من دي تري كدوتو كفرميتي لو تركان دا بقرن لو ترانش دا زياتري تايبت كدوتو پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي لبستو حود بقرن چونكا زور بي علماء كان يشرعيان لسروي كشوي ليلة القدر شوي بستو حوتي رمضان زۆر باشە مامۆستا کەواتە ئایا هیچ بەڵگەیەک هەیە کە شەوی 27 جگەل لەمە لە ڕووی گەورەییەوە جیا بکاتەوە لە شەوەکانی دیکەی قەدر؟ بۆ خۆی پێغەمبەر تاکیدکردنەوەی پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم لەو 27 بۆ خۆی گەورەی ئەو شەوە پێشان دەدا کەواتە تاکیدکردنەوەی پێغەمبەری کیفایەتە بۆ جیاوازی ئەو شەوەی کە بەشەوی جیاوازیەکەی لە ڕووی پاداشتەوە لە ڕووی زیاتر واجببوونی دوعاکانەوە بۆ خۆی بەڵگەیەکی وەک چۆن لە ڕووی دوعاکاندا ڕەمەزان هەموو مانجی قبولبوونی دوعایە و ئەو دەشەوانە بە تایبەتی زیاتر مانجی قبولبوونی دوعایە و بە تایبەتی تریش 27 ڕەمەزان کە شەوی لەیلەتول قەدرەکە ئەو شەو دەکا کەواتە کات و ساتی قبولبوونی دوعا و ڕەتنەبوونەوەی دوعایە کاتی قبولبوونی هەموو ئەو ڕاز و نیازانەیە کە لە نێوان بەندەکان و خوادا هەیە. زۆر باشە مامۆستا شەوی قەدر هیچ نیشانەیەکی هەیە کە مسلمانان هەستی پێ بکەن بەپێی ئەم گوێرە ئەم نیشانانە کە شەوی قەدرە؟ بەڵێ پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم نیشانەکانی پێگوتووین پێغەمبەر دەفەرمێ درودی خوای لەسەر بێ من لەیلەتول قەدرم پێشاندرا لە دە شەوی پێشانم درا بەڵام لە یادم چەوە بەڵام ئێوە لە دە شەوی کۆتاییدا بگەڕن نیشانەکانی شەوی قەدر چیە؟ یەکەمیان ئەو شەوە ئینسان بۆ خۆی لا ئیرادی سنگی فراوان و دڵێکی ئارامی هەیە واتە شەوێک نییە شەوی قەلەق و ناڕەحەتی بێ ئینسان هەست بە ئینشراحی قەلب دەکا واتاکردنەوەی دڵ دەکا بە ئارامی دەکا شەوێکە هەتا شەوەکە بۆ خۆی ئارامە ئینسانەکان ئارامن هەتا ڕۆژەکەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله تعالی علیه وسلم دەفەرمێ لاوەکەیدا دەفەرمێ وهي ليلة طلقة بلزة لا حارة ولا باردة دەفەرمێ شەوێکی کراوەیە شەوێکی سافە شەوێکی ئارامە شەوێکە وەک چۆن دەڵێ ناڕەحەتی و دڵتەنجی تێدا نیە بەیانێکەشی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خۆری بەیانێکەشی جا لە ڕۆژەکانی دیکە دەفەرمێ خۆرەکەی ئیشعاعی نییە واتە تیشکی نییە وەکو مانگی پڕ وایە کەواتە هەم شەوەکەی نیشانەی هەیە کە شەوی ئارامی و دڵکرانەوە و وەک چۆن دەڵێ هەست و بێهەست و خوستی و هەم بەیانێکەشی لە کاتی ڕۆژهەڵاتنەکەیدا خۆرەکەی خۆرێکی ئارامە خۆرێکی بێتیشکە خۆرێکە لە شێوەی مانگ دەکا لە شێوەی بێتیشکی کەواتە هەم شەوەکەی نیشانەی هەیە و هەم ڕۆژەکەشی نیشانەی هەیە. ئایا ئەم جۆرە نیشانانە بە پێی هەڵکەوتەی جوگرافیایی وڵاتەکان دەتوانین جیای بکەینەوە یا هەموو کەس لە هەموو وڵاتێکدا ئەتوانی هەست بە نیشانەکانی بکات چونکە ئێمە گەر دەستپێکی ڕەمەزان و کۆتایی ڕەمەزان سیر بکەین هەمیشە گیرۆدەیەوەین لە وڵاتی ئێمە یا بۆ نمونە مانگ دەرناکەوێت یاخود ئەستەمە دەبینێت هەمیشە پشت بە وڵاتانی پێشکەوتوو دەبەستین بۆی کە بزانین ئایا مانگی پیرۆزی ڕەمەزان دەستی پێ کردووە یاخود نە. مەسەلەی هەڵکەوتەی جوغرافی لە خودی هەڵاتنی ڕۆژەکەیدا لەوانەیە گۆڕانکاری هەبێ بەڵام لە هەر جێگایەکی و دنیا بی هەموو خاوەنی ئەو دڵین کەس بە ئارامی دەکەین هەموو خاوەنی ئەو شەوەین کەس بە ئارامی دەکەین لە شەوەکەیدا کەواتە ئەگەر هەڵکەوتەی جوغرافی تەئسیر لە خودی هەڵاتنی ڕۆژەکەی بکات لەوانەیە لە شوێنی وها بێ ئەسڵەن خۆرەکە هەر دەرنەکەوێت لەبەرەوەی هەورە کەواتاوە ئیشکال لە شتەکەی دروست ناکە ئەمە خۆش
مەسلەی هەڵکەوتەی جوغرافی تەسیر لە شەوەکەی ناکە ئەدەی خۆ دڵەکان ئەوەڵ نیشانەکەم نیشانە کە دەردەکەوێت لە شەوی قەدر لەسەر دڵەکانە لە هەر شوێنێک بین دڵمان هەیە لە هەر شوێنێک بین هەست بە ئارامی ئەو دڵە دەکەین کەواتە ئەگەر لە خودی هەڵاتنی خۆرەکەیدا و شێوەی هەڵاتنەکەیدا لێرە لەگەڵ شوێنی کە جیابێ لە مەسەلەکانی کە جیاوازنێ و ئیسیشکالێکی تێدانە کەواتە هەست بە هەموو نیشانەکانیش دەکەین هەست بە دوو نیشانە سێ نیشانەی دەکەین. زۆر باشە ماوەستا لە قورآانی پیرۆزدا بەڵگەی دیکە هەیە بەوەی کە دەوترێت سوورەتی قەدر لە سی وشە پێک دێت کە بەواتەی سی جوزئی قورآن دێت کۆمەڵی بەڵگە هەیە ئەگەر زانیاری تێبێت لەو بارەیەوە. ئەو شتانە هەموو ئەو شتانە مادام حەدیث پشتڕاستی ناکاتەوە ئاات پشتڕاستی ناکاتەوە هەمووی تەخمینی زانا بەڕێزەکانن کەواتە ئەمە ناتوانین وەکو بەڵگەی قەتعی تەماشایکەین بەڵام یعنی پێویست بەوەی ناکە سی وشێ و بیست وشێ و ئەوەندەی و تاکو جووتە پێویست بەوەی ناکە بەسە بۆ فەزلی لەیلەتول قەدر کە خوا ناوی لێ ناوە لەیلەتول قەدر بەسە بۆ فەزلی لەیلەتول قەدر کە ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە بەسە بۆ فەزلی لەیلەتول قەدر کە دەفەرمێ خەیر من ئەلف شەهر بەسە بۆ فەزلی لەیلەتول قەدر کە دەفەرمێ مەلائیکە جبرائیلی ئەمین کە سەرکردەی مەلائیکەتانە دادەبەزێ کەواتە پێم وایە ئەو هەموو فەزڵانە نەوەکەمویان یەک دانەش بەسە بۆ ئەوەی ئێمە وەکو پێغەمبەر فەرمووی بە دوای شەوی قەدردا بگەڕێین نەنووین لەبەر خاتری خوای بەخەبەر بوون و بێدار بین. زۆر باشە هەموو ئەوانەی دیکە سی حرفە و سی ئاەتەوە هەڵکەوتەکەی لە قورئاندا ئەوەیە هەموو تەخمینی زاناکانە. مامۆستا دیارە هەندێک لە مسلمانان بە تایبەتی لە شەوانی قەدردا دەنیشن هەموو هەردە شەوەکەی بەڵام هەندێکی دیکە خۆیان تەرخان دەکەن تەنها بۆ 27 شەوی 27 ڕەمەزان کەواتە لەم شەوەیە ئێمە چۆن گرنگە کە کاتەکە تێپەڕێنین یاخود شەوەکە بەڕێ بکەین. ئەمە چۆن گرنگە ئەو کاتە لە کیس خۆمان نەدەین ئەمە دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم خوا دەفەرمێ وەلەکم فی رسول الله ئوسوة حسنة قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم کەواتە ئێمە پێشەوا و ڕابەر و ڕێبەرمان هەیە کە حەزەتی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم دەچینە خزمەتوی بابزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەوانی قەدردا چی کردووە دایکمان عائیشە بۆمان دەژێتەوە دەفەرمێ ئەگەر دەشەوی کۆتایی ڕەمەزان دەهات بە تاک و جووتیەوە ئەو سشتانی دەکرد یەکەم دەفەرمێ ئەحیا لەیلەهو واتە ئەو دەشەوەی کۆتایی مانجی ڕەمەزان زیندوو دەکردەوە زیندوکردنەوە بە چیا بە تاعەت و عیبادەت بە قورئان خوێندن بە ذکر و تەسبیحات بە لاڵانەوە و نزاکردن لەبەر خوا بەدا ئەگەر ئەوانەش ناکەی دانیشتە بە بێدەنگ تەنها بڵێ خوا لەبەر خاتری تۆ نەنووسوم و سنەتی پێغەمبەرەکە زیندوو دەکەمەوە ئەوە بۆ خۆی فەزڵ و گەورەی هەیە کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم شەوەکەی زیندوو کردوتەوە دووەمیان دەفەرمێ وئەیقەض ئەهلەه ماڵ و منداڵەکەشی هەڵدەستاندەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسێمیان دەفەرمێ وەشەدە مئزەرەه واتە دوو مانای هەیە مانای یەکەمەوەیە خۆی تند و تۆڵ و قایم و گورج و گۆڵ دەکرد بۆ عیبادەت لەو شەوانەدا و یاخود دەفەرمێ هەتا نەدەچوو لای خێزانەکانیش بۆ ئەوەی تایبەتی کا بە تاعەت و عیبادەت لەو شەوانەدا کەواتە ئێمە تەماشا پێغەمبەر دەکەین هەر براو مسلمانێک دەیەوێت شەوی قەدر زیندوو کاتەوە بە ئەو سێشتانەکە شەوەکەی زیندوو کاتەوە بە تاعەت و عیبادەت بە ذکر و تەسبیح و تەهلیل بە لاڵانەوە و بە پارانەوە لەبەر خوایەک بپارەوە برای خوشکی من کە خوا بۆ خۆی فەرموویەتی ئودعونی ئەستەجیب لەکوم لێم بپارێنەوە وەڵامتان دەدەمەوە خوا دەفەرمێ خوا بە خۆی داوا دەکات لێم بپارێەوە کەواتە براو خوشکی ئیماندارم گەنجی بەڕێزم منداڵی چاوگەشت شەوی لەیلەتول قەدر بە دیار موبایل و فەیسبووکەوە قسەی دنیای و بەسەر مەبە بڕۆ تەماشا پێغەمبەرەکەتکەوە کە بە تاعەت و عیبادەت زیندوو کردوتەوە برای من خاوەن ماڵ و منداڵی ماڵ و منداڵەکە لەو خێرە بێبەش مەکە خێزانەکەت هەستێنەوە کوڕەکەت هەستێنەوە کچەکەت هەستێنەوە چونکە تۆ بۆ قازانجی دنیای دەخەمیانی کەواتە بۆ قازانجی قیامەتی دەبێت 100 قات زیاتر دەخەمیان بی وەکو پێغەمبەر فەرمووی وەکو پێغەمبەر کردی ماڵ و منداڵەکەت هەستێنەوە کە دەتەوێت شەوی قەدر لە کیست نەچێ هەموو واس لە هەموو شتێکی دنیای بێنە واتە خۆت یەکلاییکەوە خۆت یەکلاکەوە بۆ تاعەت و عیبادەتی خوای جەل وعەلا. زۆر باشە مامۆستا شەوی قەدر لە کێوە دەست پێ دەکات لە دوای ئیشاوە دەست پێ دەکات چونکە زۆرێک لە بینەران ئاشنا نین بۆ یاخود زانیاریان نییە لەو بارەیەوە. شەوی قەدر لەو کاتێک کە ئێمە نوێژی عیشا ماکە تەڕاویح ماکەتە تاکو بانجی بەیانی شەوی قەدرە کەواتە ڕئیشێکە لە دوای نوێژ شێوانی شەروە بەڵام عادەتەن کە نوێژی خەوت ناکرا کە تەڕاویح کرا لەوێ بەولاوە لە هەر کاتێکدا دەنیشی یاخود چەند دادەنیشی یاخود چەند دەتوانی دانیشی دەتوانی دانیشە بە نیەتی قەدر چونکە هەموو کەسێک ناتوانێت دانیشێ لەوانەیە من و تۆ بتوانین هەموو شەوەکەی دانیشین بەڵام خەڵکانێک هەیە لە دائیرێ فەرمانبەرە لە فەرمانگەکان یاخود سەفەری هەیە
یاخود تێگیراوی نەساغی هەیە دەتوانێت ئەوەندەی دەتوانێت لە بەخاتری خوش بێ یەک دەقەش لە بەخاتی خوای بێ دانیشە کەواتە کە شەو داهات هەتاکو ڕۆژی نوێژی بەیانی هەمووی قەدرە هەمووی ئەو کاتانەیە کە کاتی نزا و پاڕانەوە تاعەت و عیبادەتە. ماوەسا لەم شەوەیە ئایا تەنها ئێمە دوعا بکەین و زیکر بکەین و قورآن بخوێن و نوێژ بکەین یاخۆت هەند دەرفەتە بۆی کە هەندێک کاری خێری دیکەش هەن ڕەنگە پاداشتەکەیان زیاتر لەوە بێکە لە کاتەکانی دیکەیە بیکەی لە نمونە چاکەکردن بەرامبەر بە خەڵک و هاوکاری دەستگیرۆیی بەرامبەر خەڵکی فەقیر و هەژار و دەرامەت یاخۆت بڕیاردان بۆی کە تۆ سبێنێ و دووسبێنێش جەژنە لە شەوی 27ەوە تۆ لە نیەتی لێبێنی لەوەی کە تۆ لەگەڵ خەڵکانێک کە گەرعادزیت هەبوو بێ ئاشت و بیتەوە چاکە بکەی بەرامبەر بە کەسوکاری خۆت بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە دراوسەکانت واتە چاکردنەوە و ڕاستکردنەوەی نیەتەکانیش تا چەندە گرنگە لەم شەوانەیە دەست پێ بکەینەوە. مادام ئێمە دەڵێن کاری خێر مادام بڵێ تاعەت و عیبادەت و ذکر و تەسبیح و تالیل کەواتە هەر شتێک هەر کار و کردەوێک هەر کردارێک هەر ڕەفتارێک هەر گفتارێک بچێتە بابی خێرەوە لە ئاشکردنەوەی دوو کەس لە دەستبارگری یارمەتیدانی خەڵکی هەژار و نەدار لە سڵح و سەلاحەت لە خۆ ئامادە سازکردن بۆ وتار و بۆ خوتبەی نوێژی جەژن لە دەستگرتنەوەی خەڵکێکی وا برای من دینی ئیسلام ئەوەی جوانە هێندێک واجب هەیە تایبەتە بە خۆت کە واجبی عینین کە نوێژ و ڕۆژوویە واجبی دیکەیە بەوەی خەڵکی دیکەوە دێتە سەرشانت ئێستا لەسەر خەڵکی خواپێدا و لەسەر خەڵکی دەستڕۆیشتوو لەسەر خەڵکی دڵکراوە واجب بۆ کارمەتی برای مسلمانیدا کەواتە ئەو برا مسلمانەی ئەو خواپێداوەی کە دەسی لە شەوانی قەدردا یارمەتی برایەکی مسلمانی دەدا دەستی برایەکی مسلمان دەگرێتەوە هەمان خێر و سەوابی ئەو کەسە هەیە کە لە مزگەوت تاعەت و عیبادەت دەکات چونکە ئەویش خێرە بۆیە خێرتە ناکوت ناکەینەوە لە ذکر و لە دوعا و لە نوێژکردن و لە قورآن خوێندن نەخێر ئەوانە جزئێکن کەواتە هەر برایەک هەر خوشکێک خەریکی کاری خێر بێ لە ناو مزگەوتدا یاخود لە دەرەوەی مزگەوتدا مەبەست و مەرامی ڕەزامەندبوونی خوای جەلە وعەلایە کەواتەوە بەرخ ئەو خێر و پاداشە دەکەوێت کە خێر و پاداشەکە بەرامبەر بە هەزار مانجی دیکەیە کەواتە زۆر فراوانە خێرکردن لە شەوانی قەدردا عیبادەت و تاعەت لە شەوانی قەدردا سنوورەکەی زۆر فراوانە. زۆر باشە مامۆستا لەم شەوەدا باشترین نزا و پاڕانەوە چییە موسڵمانان ئەنجامی بدەن؟ باشترین دوعا ئەوەیە کە دایکمان عایشە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمووی دوعا بکەن ئەو شەوە زیندووکەنەوە پێم گوت یا ڕەسوول الله چ دوعایەک بکەین لەو شەوەدا پێغەمبەری سەردار و سەرۆر بە دایکمان عایشەی فەرموو بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا پێغەمبەر ئاوای بە دایکمان عایشە گوت فەرمووی بڵێ ئەی عائیشە اللهم إنك عفو واتە خوددا تۆ خوددایکی عفو لێبوردەی تحب العفو ولێبوردنیش خۆش دەوێ مادەما فاعف عني کەواتە خوددا لێما خۆش بە کەواتە برای ئیماندارم خوشکی ئیماندارم باشترین دوعا لەو شەوەدا دوعاکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم اللهم إنك عفو تحب العفو فاعف عني ئەگەر بە عەربی نایزانە بڵێ خوددایە تۆ لێ خۆش بووی لێ خۆشبوونیشت خۆش دەوێ یا ڕەبی خوددا لێم خۆش بە هەر بەوەندەش مەوەستە بڵێ خوددا لە من خۆش بە لە دایک و باوکم خۆش بە لە کوڕ کچەکانم خۆش بە لە خوشک و برام خۆش بە لە ئومەتی پێغەمبەر خۆش بە صلی الله تعالی علیه وسلم کەواتە تەنها بە خۆتیەوە مەبەستەوە دوعاکەی دوعا بۆ هەموو ئومەتی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم کە ئێستا مەظلومترین و منکوبترین ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەر چوار ئەطرافی دنیا ئومەتی پێغەمبەر لێدراوە پێدادراوە و ژێردەستە و برسیە بەدەرکراوە ئاوارەیە لە ماڵ و خاک و حاڵی خۆی بووە کەواتە زۆر زەرورە پێغەمبەر فەرمووی دوعای برای مسلمان بۆ برای مسلمانی بەبێ ئەوەی ئاگای لێبێ مستەجابە دوعاکە وەڵام دراوەتەوە کەواتە لەو مینبەرەوە داوا لە هەموو خوشک و برا مسلمانەکان دەکەم ئەوانەی شەوانی قەدر زیندوو دەکەنەوە دوعا بۆ خوشک و براکان تاکە لە هەر ئەطرافی دنیا چونکە مسلمانان مەظلومترین چین و توێژی گۆی زەوین ئێستاکە. زۆر باشە مامۆستا ئایا پێویست دەکا ئەو کەسێک کە دەچێتە مزگەوتەوە و لە شەوانی قەدر و بە تایبەتی ئەم شەوی 27 ڕەمەزان دادەنیشێ دەبێت نیەتی چۆن بێ و واقعێکیش لە هەرێمی کوردستاندا هەیە کە دەمەوێت لەم ڕۆژەوە قسەمان بۆ بکەین مامۆستا دابەشکاری سیاسی لە هەرێمی کوردستاندا هەیە کە وەلا و بەڕایەکێکە لە بنچین عەقیدەیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئایا کەسێک کە لە دەرەوە و لە دەرەوەی شەوەکان پشتیوانی خەڵکانێکی ستەمکار بکات لەم شەوانەیە دانیشێ و دەپاڕێتەوە تا چەندە خوای گەورە ئەمانەی لێ قبوڵ دەکات؟ بەڵێ
ئێمە کە لە پەیام و لە کاکڵە و ناڕۆکی ئیسلام بگەین پشتگیری زاڵم حبی زاڵم لەگەڵ حبی خوا تێک ناکاتەوە. نوێشکردن بە تەنیا بە نوێشکردن بە ڕۆژوگرتن لەو لاشەوە وەلا و بەڕات بۆ زاڵەمە بێت تێک ناکاتەوە. بۆ ئەگەر ئیسلام هەر نوێشکردن و ڕۆژوکردن بە خۆ قوڕەیشەکانی مەکە لە کۆتایی حەلدا گوتیان ئەی محەممەد تۆ نوێژ و ڕۆژی خۆت بکە، عیبادەتی خۆت بکە کە وەختی ڕۆژ واجب نەبوو، عیبادەتی خۆت بکە، خوای خۆت بپەرستە، بەڵام حەقی ئێمەت نەبێ، یعنی حەقی زوڵم و زۆری ئێمەت نەبێ، حەقی گەلە کۆمەچی ئێمەت نەبێ کە ئێمە لە خەڵکی دەکەین، حەقی ئەوەت نەبێ کە ئێمە بت و سەنەم دەپەرستین. بەڵام پێغەمبەر ڕازی بوو صلی الله علیه وسلم ڕازی نەبوو. کەواتە تێگەیشتن لە کاکڵە و ناوەڕۆکی ئیسلامەتی ئەوەمان پێ دەڵێ ئیسلامەتی دوو بەشە، یەکیان بریتیە لە پەیوەندی نێوان خۆت و خوا کە لە هەموو فەرزە عینەکاندا خۆی دەبینێتەوە، دووهەمیان ئەوەیە ڕەتکردنەوە و ڕەتدانەوە و توڕدانی زوڵم و زۆری ئەوانەی کە حکمی خواتی دەکەن لەسەر زەوی، ئەوانەی کە خەڵکان دەچەوسێننەوە. کەواتە ئیمامی تەماشاکە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ دەفەرمێ ئەگەر 70 ساڵ لە پەنا کەعبەدا نوێشکەی حبی زاڵمت لە دڵدا هەبێ وەکو وا هیچت نەکرد بێ. خوا دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار، واتە مەیلتان نەبێ بەلای خەڵکی زاڵمدا چونکە ئاگر دەتان سوتێنێ. ئیمامی مالک ئەو بەسەراتی ئیمامی مالک مەشهورە، کابراەک چوو بۆ لای ئیمامی مالک وتیا ئیمام من بەرگ دوورم، بەرگ بۆ سوپا دەدروم، لەوانەیە ئەو سوپایە لە شوێنێک لە جێگایەک لە مەوقعێک زوڵمێک کە نادادێک بکە، ئایا من خەتابارم؟ ئیمامی مالک فەرمووی نەوەک ئەتۆ خەتاباری کە بەرگەکەی دەدروی، ئەوەی کە مەقەست و درومانەکەش توێ دەدا، داوەکەش توێ دەدا، ئەویش خەتابارە. خوا دەفەرمێ بەڕێزان، خوا دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. گروهی مسلمانان دەستبارگر و یارمەتی دەری یەکتری بن لەسەر لە خواترسان و لەسەر چاکەکاری، دەستبارگر مەبن بۆ دژمناتی بۆ کاری خراپە. کەواتە کە من ئۆباڵم بۆ زاڵم کێشە، کە من بە قامکی شەهادەی ئەو قامکی شەهادەی کە شەهادەی حەقی پێدێنم کە ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، بەو شەهادەی شاهیدم بۆ زاڵمیدا، کەواتە خێر و کەواتە شەڕم زیاتر بوو لە خێرێ. بۆیە دەبێت لەوەی بگەین برای مسلمانم، خوشکی مسلمان لەوەی بگە ئیسلامەتی یعنی ڕەتکردنەوەی زوڵم، ئیسلامەتی یعنی پێغەمبەر فەرمووی لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن قيل من يا رسول الله قال من بات شبعان وجاره جائع. پێغەمبەر فەرمووی والله ئیمانتان تەواو نییە، والله ئیمانتان تەواو نییە، والله ئیمانتان تەواو نییە. فەرمیان چێی پێغەمبەری خوا؟ فەرمی هەر کەسێک تێرە و جیرانەکەی برسی. کەواتە برای من بەو نوێژ و ڕۆژەی کە دەیکەی ئەوەندە کیفایەت نییە، خوالێت قبوڵکە، بەڵام چاویشت لە برسیکردنی خەڵک بێ، چاویشت لە زوڵم و زۆر بێ، چاو لە زوڵم مەپۆشە، لەگەڵ زوڵم مەبە، لە زوڵم بێدەنگ مەبە. پێغەمبەر فەرمووی الساکت عن الحق شەیطان ئەخرس، کەسی بێدەنگ بوو لە زوڵم، کەسی بێدەنگ بوو لە زاڵم شەیطانی لاڵە. کەواتە نوێژی ڕۆژەکە بەس نییە، کەواتە زیندوکردنەوەی شەوانی قەدر بەس نییە، دەبێ حەق بەو نوێژ و ڕۆژانە بدەیت، دەبێ حەقیان پێ بدەی برای من. کەواتە دەڵێن بەڵێ ئیسلامەتی بریتیە لە عیبادەتی فەردی و عینی و بریتیە لە ڕەتکردنەوەی زوڵم و زۆری و نادادیش. ئاوەستا جەمال ئیبراهیم لە قەڵازی و میوانی بەرنامەکەمان بووی، خوای گەورە پاداشتی خێر باتەوە بۆ ڕێنمایەکانە. سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. ئازان دەچێت لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاس خوانێکی پڕچێژ، تامێکی لەبیر نەکراو. نەوڕاس خوانێکی پڕچێژ، تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە.
برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال: پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکان کە لە ڕابردوودا ڕوویان داوە چین با پێکەوە بینەریان بین. نۆزدەی پێنجی ساڵی 1847 مۆرکردنی ڕێکەوتنامەی ئەرز ڕۆمی دووەم لە نێوان فارس و تورکدا و بەشێک لە خاکی کورددرایە تورکەکان و کۆتاییان بە شەڕ و ناکۆکی خۆیان هێنا. عوسمانیەکان و قاجاریەکان هەمیشە لە شەڕ و ناکۆکیدا بوون و بەشێکی زۆری ناکۆکیەکانیان لە ڕێبەخشینی خاکی کوردستانەوە چارەسەر دەکرد و کۆتاییان پێدەهێنا. ڕێکەوتنامەکە لە سەردەمی سوڵتان عەبدولمەجیدی یەکەم و محەممەد شای قاجاردا ئەنجامدرا لە پارێزگای ئەرزڕۆم. ڕووسیا و ئینگلیز پێکێنەر و ڕێکخەرانی ئەو ڕێکەوتنە بوون. هۆکاری ڕێکەوتنەکە کێشە کەڵەکەبووەکانی نێوان هەردوو وڵات بوو لە سەر سنووری نێوانیان، هەروەها ڕێگری لە گەشتیارانی شیعە لەوەی کە بگەنە نەجەف و کەربەلا بۆ سەر مەزاری ئیمامەکانیان، هەروەها ڕاگرتنی هێرشی عەشیرەتەکانی سەر بە یەکتر بۆ سەر وڵاتانی بەرامبەر. ڕێکەوتنەکە لە 9 مادە پێگاتە بوو. زۆربەی مادەکانی پەیوەندی بە کوردستان و خاکەکەیەوە هەبوو و بەپی ئەم ڕێکەوتنە کۆتایی بە زۆربەی زۆری میێرنشینە کوردیەکان هێنرا و ویلایەتی شارە زوریش بەسترا بە ئەستەنبوڵەوە. نۆزدەی پێنجی ساڵی 1881 لە دایکبوونی مستەفا کەمال ئەتاتورک لە ساڵۆنیک. مستەفا کەمال ئەتاتورک سەرەتا لە سوپای عوسمانیدا دەبێتە سەرباز. نازناوی غازی واتە غەزاکار لە پێناو ئیسلامدا وەردەگرێت. پاشتر جوولەکەی جیهانی بۆ بەرژەوەندی خۆیان ئاڕاستەی دەکەن و کاری پێدەکەن بۆ هەڵوەشاندنەوەی سیستەمی خلافەتی ئیسلامی و لە ساڵی 1908 کودەتا دژی سوڵتان عەبدولحەمید دەکەن و لە ساڵی 1923 کۆماری تورکیا دادەمەزرێن و لە ساڵی 1924دا بە یەکجاری سیستەمی خلافەت هەڵدەوەشێنەوە و پایتەختی تورکیاش لە ئەستەنبوڵەوە دەگوازنەوە بۆ ئەنقەرە. 19 ساڵی 1958 ئەحمەد موختار بابان وە کەسایەتێکی دیاری سیاسی کورد دەبێتە سەرۆکوەزیرانی عێراق. ئەحمەد موختار پێشتر لە سەردەمی پاشایەتیدا چەندان پلەی سیاسی و یاسایی لە عێراقدا وەرگرتووە. نوێنەری باشووری کوردستان بووە لە حکومەتی شاهەنشاهیدا. 19 ساڵی 1989 قەواری داگیرکەری ئیسرائیل سەرکردە و مجاهید و زانەی بەرجەستەی ئیسلامی و دامەزرێنەری بزوتنەوەی حەماسی ئیسلامی شێخ ئەحمەد یاسین دەستگیر دەکات و ماوەی 9 ساڵ لە زیندانەکانی خۆیدا دەیهێڵێتەوە. شێخ ئەحمەد یاسین سەرکردەیەکی لێهاتوو بوو. ڕۆژی 28 شەشی ساڵی 1936 لە عەسقەلانی فەلەستین لەدایک بووە. دامەزرێنەر و سەرۆکی زانکۆی ئیسلامی بووە لە فەلەستین. هەستی نەتەوەی و بەرگری لە بیر و باوەڕی ئیسلامی لە دوای ساڵی 1948 دەیکاتە مجاهیدێکی بەرەنگار دژی دەوڵەتی داگیرکەری جوولەکە. باهۆی بۆمبارانی جوولەکەشەوە بەشێکی زۆری لەشی لە جوولەکەوتە بوو لە ڕێی عەرەبانەیەکەوە دەجوڵا. بەرگری لە قودس و هەوڵدان بۆ قودس وەک ڕووگەی یەکەمی مسلمانان لە ئامانج و ئاوەتە گەورەکانی شێخ ئەحمەد یاسینی سەرکردە و مجاهید بوو. 19 ساڵی 1992
ئەنجامدانی یەکەم هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان دوای ڕاپەڕینی جەماوەری کورد لە بەهاری ساڵی 1992دا مەرجی بەدەستێنانی لە سەدا حەوتی دەنگەکان زۆربەی زۆری حیزبەکانی کوردستانی بێبەش کرد لەوەی بچنە پەرلەمان و یەکێتی و پارتی لەو ساوە دەسەڵات و ئابووری کوردستانیان لە نێوان خۆیاندا و بە شێوەی 50-50 کە ناونرا بە 50-50 دابەش کرد. پارتی دیموکراتی کوردستان لە سەدا 50.8 و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەدا 49.2 دەنگەکانیان بەدەستێنا و حەوت حیزبی کوردستانی بەشدار بوون لەو هەڵبژاردنەدا و بزوتنەوەی ئیسلامیش تاکە حیزبی ئیسلامی بوو کە لە لیستی سپی ئیسلامی بەشداری کرد. 19 ساڵی 2007 کۆچی دوایی سەرکردە و نووسەر و خەباتکاری کورد دامەزرێنەری بزوتنەوەی گۆڕان نەوشیروان مستەفا ئامین لە شاری سلێمانی و بەهۆی نەخۆشیەوە و لە تەمەنی 73 ساڵیدا. نەوشیروان مستەفا سیاسێکی لێزان و ڕۆناکبیرێکی گەورە و نووسەرێکی ورد بووە. ساڵی 1944 لە گەڕێکی سەرشەقامی شاری سلێمانی لەدایک بووە. خوێندکاری دکتۆرا بووە لە ڤێنای پایتەختی نەمسا بۆ هەڵگیرسانەوەی شۆڕشی کورد گەڕاوەتەوە کوردستان و دەستبەرداری دکتۆراکەی بووە. بەشداری کارەی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1992 کردووە. بەردەوام ڕەخنەی لە حکومڕانی و ئیدارەدانی کوردستان گرتووە و هۆشداری داوەتە سەرکردەکانی یەکێتی و پارتی لە بەردەوامبوونیان لەسەر گەندەڵی و بەهەدەردانی سەروەت و سامانی کوردستان. ساڵی 2000 بە یەکجاری دەست لە کارکێشانەوەی خۆی لە یەکێتی ڕاگەیاند و لە ساڵی 2005دا کۆمپانیای وشە و لە ساڵی 2009دا بزوتنەوەی گۆڕانی دامەزراندووە و بووە خاوەنی 25 کورسی پەرلەمانی. خولانەوە لە باز نەدا و پەنجەکانی یەکتری دەشکێن و بەدەم ڕێگاوە گوڵچنین و کورد و عەجەم و خەون یاخود مۆتەکە لە بەرهەمە مێژووی و ئەدەبیەکانی نەوشیروان مستەفان. بینەرانی عزیز دیارە بودجەی خێزان و چۆنیەتی ژیان تەوەری سەرەکیەم ڕۆمان دەبێت وەک پێشتریش ڕوونم کردەوە و باسم کرد دیارە ئەمڕۆکە هەمومان ئەتوانین بە جۆرە لە جۆرەکان لە قەیرانی ئابووریدا دەژین جگەل لە توێژێکی کەم نەبێت لە کۆمەلگای هەرێمی کوردستاندا. دیارە قەیرانی ئابووری لە 2014 سەری هەڵداوە پاشەکەوتی موچە و دواکەوتنی موچە و پێنەدانی موچە تەنانەتەوە بگرە ئەو دەورانی کە بە قەیرانی بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە تێمان پەڕاند. ئێستا بارودۆخی خەڵک زۆر خراپە بەڵام جەژنیشمان لە پێشە خۆ دەبێ هەندێک شتی زۆر پێویست و زەرور کە هەن حتمما دەبێ هەربیان کردین بەڵام پێویستە چۆن بچینە بازار و چۆن دەست بە پارەکانمانەوە بگرین. بۆ قسەکردن لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەد شارەزار لە بودجەی خێزانمان کردو. دکتۆریان زۆر سپاس ضرورە خۆ دەبێت بۆ جەژنە شتێک بکڕین نەگەرچی مناتە جەولی شەوە قەدەغیات و شۆشە بەڵام دکتۆر پێویستەوەی کە تا ئێستا نەچوتە بازار یاوەی کە ئێستا دەچێتە بازار کامێ شتی زەرور کە بیکڕێت. بەڵێ بەناوی خۆی بەخشندەوە میێرەبان دەستخۆشیتان لێ یەکەم ئەم بابەتانە گرنگن بۆ وشارکردنەوەی تاکەکان و خێزانەکان بۆ ئەوەی ئێمە بتوانین هاوکارییان بکەین لەوەیە کە زۆر جار هەنگاوەکانیان دوور بێت لە هەڵە و دوور بێت لەوەی کە کارێ بکەن پەشیمانی لە دوای بێت. لە ڕاستی ئەم بابەتە بەرفراوانە زۆر پەیوەندی بە جەژنەوە ڕاستەوخۆ بەڵام گرنگە لە کاتی جەژنە وەکو بیرخستنەوەیەک وەکو گرنگیەک وەکو ئیحتیمامێک لەم کاتەیە بهێنینە بەر باس و خواست. دکتۆر باشی لێ هاتووە کاتی دابەشکردنی موچە پێویستە باسیکەین لەبەرەوەی بیریان ڕۆژ تێپەڕە بێت تا موچە دابەشەکرێت بیری پارەکەکەیت و یەکسەر دەست دەکرێت بە سەرفکردنیشی بەتەئکید. ئەمە طبعاً ئەوەی کە ئێستا ڕوئەیە مەفرۆزە نەتیجەیەکی باشی پێشوەختە لە بەرنامەدانان و پلاندانان بێت ئێستا ئەکرێت جێبەجێ بکرێت. ورتر قسەکە بکەین ئێمە وەبزەم جارێکی کە باسی پلانی خەرجکردنمان کرد بۆ خێزان کە پێویست بەوە ئەکات هەموو خێزانێک داهاتەکەی دیاری کات هەرچەنە ئەو داهاتە دابەشی کات ڕێژەیەکی بۆ مەساریفی سابیتەی پێوترێت خرجە جێگیرەکان ئیتر لە کرێخانووە لە ئەو کرێ و بابەتانەیە کە مانگانە دیارە و پێشوەخت دەبێتەوە حسابیەوە بکەیت. ڕێژەیەکیشی دیاریەکرێت طبعاً زۆرێک لە توێژینەوەکان باز لە ڕقەمەکانی ژەکەن کە لە 150 بۆ ئەوە بێت لە 130 بۆ خرجیە گۆڕاوەکان بێت کە
بە پێی مانگ تۆ بەرزوو نزمی ئەکات ئەگەر بۆ نمونە مەسەرەن جلوبەر کڕین بێت بۆ نمونە مەسەرەن ئەگەر خواردەمەنی شێوازی گۆڕانکاری لە خواردەمەنیەکانە گران و هەرزان و داوەت و ئەمانە هەر ئەو لە ساسیە کە گۆڕاوە ئەچێتە بابی تەرفیهیات و ئەگەر ئیمکانێتە هەبوو توانیت ئەو مانگە جلن نەکڕیوەوە خواردنێکی ئەتیادیشی خواردووە بەڵام لە کۆتاییە کۆیەکەیتەوە ئەچی گەشتێکەکەی ئەو ڕێژەیە دیاریکراوە ڕێژەیەکیش دیاریەکرێ بۆ پاشەکەوت بە نەبوو حسابیەکەی ڕێژەیەکیش دیاریەکرێ بۆ تەواری ئەوەی کە باسی جەژنە لە ڕاستیا بە پێشۆخت حسابە بۆ کردبێت کە جەژنیەتە پێشەوە گۆڕانکاری لە نەمەڵی ژیانە لەو چەند ڕۆژەیە فەرزە بێ بەسەرتا هەر لە جۆری خواردنەکەەوە مەسەڵەن یعنی کام ماڵی زۆر فەقیرە بیر لەوە ئەکاتەوە کە لەو ڕۆژەیە خواردنێکی خۆشی هەبێت دیتر باسی قەیسی و فاسۆلیا و گۆشت و مریشک و برنج و ئەمانە کە زۆر جار ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە وەکو موسڵمانێک بیری لێ بکەینەوە کە باز لە سەرفیترە ئەکرێت وەکو سەدەقەیەک کە بڕەکەشی زۆر نییە بەڵام کە کۆ ئەکرێتەوە ئەدرێ بەو ماڵانەی کە بۆ نمونە توانای ئەویان نییە کە ئەو خواردنە خۆشیان هەبێت لە ڕۆژی جەژنە یاخود کۆ ئەکرێتەوە ئەدرێ بەو ماڵانەی کە توانای ئەویان نییە کە جلوبەرگێکی جوان بکڕن بۆ ئەو مناڵە کەواتە ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە جەژن بە فعلی کاتێکە کە خەرجی تایە عادی نییە طبیعی نییە هەیە قەرزی بۆ ئەکا کە لەوانەیە مەسەر ماڤە خۆی بە بۆچی ئەڵێ لەو ڕۆژە حەز ناکە مناڵەکانم بێناسکەون حەز ناکە مناڵەکانم وەکو خەڵکی تر نەبێت بۆ نوە جلێکی تازەی نەبێت یا سفرەکەم مەسەلەن جەژنی پێوە دیار نەبێت کە ئەمە وەکو حاڵەتەی سروشتی کەواتە ئێستا قسەکە ئەگەر دقیق بێ بڵێم ئەبێ پلانی پێشوەختی هەبێت کە تۆ بۆ نمونە ساڵانە ئەو جەژنانە دەیەت مەسەن بۆ نمونە چەند مانگێ لەمەوە پێش خۆت حاضر کردێت بۆ ئەو جەژنە ئەم پلانانە زۆر تێکەدا تا بەشکردنی موچە پلانەکانە دەمویە تێکەدا ئێستا ئەمڕۆ موچەی مامۆستایان دابەشەکرێت سبەی و دوو سبەی موچەی هەندێک لە وەزارەتەکانی دابەش جاویستمەوە بڵێم کاتێکە باسی پلان و بەرنامە و ئەم داواشکردنی 150 و 20 ئەمانە ئەەکەیت هەیەڵە کاکە ئەوە بۆ کەسێکی تێر و ئیسراحەت و بودجەی دیاریکراوە بێت و بودجەیەکی زۆری هەبێ و دابشکردن بکات طبعا ئەمە قسەیەکی گشتیە تا ڕادەیەک ڕاستە بەڵام ئێمە خەمی ئەو خەڵکەمانەکە کاتێککە باوەڕێ بەم پلانە نییە تووشی گرفتە بێ واتە ئەم پلانە خزمەت بەوانە ئەکا کە بودجەیان دیاری کراوە واتە ڕاستتر و دروستتر بڵین ئەم سەلیقەکاریە لە بەکارهێنانی داهاتەکانێ و خرجەکانێ بۆ ئەم دۆخەزە زۆرتر گرنگە کە یەک تۆز دووربینی بەکاربێنی یەک تۆز کۆنتترۆڵی خۆت بکەی بە وشیاریەوە مامەڵە بکەی لەگەڵ ئەو داهاتە سنوورداری کە هەیە و ئەگەر بڵێم یعنی ئەو دۆخە ناهەمواری کە حکوومەت و خێزان و خەڵک پیاتی ئەپەڕێت ئەمە زۆرتر فەرزی ئەکات کە تۆ زیرەکانە و وریایانە تۆزێت پێشببینی بکەیت و دووربینی بەکاربێنی واتە ئێستا کە موچە ئەدرێت هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە بەگشتی ئابووری جیهان لە داتەپینایە ئابووری هەموو وڵاتان تێگەشتێت وای لێت یعنی پارەکەمە بێتەوە خرجەکان ئەبێتەوە دەستی پێوە بگری معقولە مەسەنسە خێزانێک ئەمڕۆ موچەکە وەرەگرێت بڕۆ هەمووی خرجکات بڕۆ حساب نەکا بۆ ئەوەی کە مانگێکی تر لەوانەیە موچە نەدرێت طبعا لەگەڵ ئەوە نیم کە ئێمە ئەم وشیاریە دروستکەین بۆ ئەوەی سڕکردنێک تووشی خێزانەکان بێت تەسلیمی واقع تاڵەکە ببن و گوێنەیە و مەسەرەن ئەمە باسێکی تر ئەمە باسی ئەوەیە چوارچێوی ڕەزیلیەوە پێم وا بێت هەر شتێ بە نەخشە و بەرنامە بکرێت ڕەزیلی نییە بەڵام جبیلیەن ئەو کەسە هەر بۆی خەرج نەکرێت ئەوە نەخۆشیەکەیە هەشی بێ و خەرجی نەکات بەس تۆ هەت بێت بە بەرنامە خەرجیکەی لە کاتی خۆیان خەرجیکەی بەو تەصنیفاتە خەرجیکەی مەسەلەن جلو ئیمکانێتی هەیە ئەتوانی جلێکی تازە بکڕە بۆ مناڵەکەت کە بە تایبەتی ئێستا جاری وا هەیە تۆ دوو جۆر جلکڕین ڕوەکاتە مناڵ لە گۆڕینی وەرزەکانە لە سەرماوە بۆ گەرما لە گەرماوە بۆ سەرما یاخود جەژنەکان ئێستا ئەتوانین بڵین خۆشببختانە لەم کاتەیە دوانیان یەکی گرتووە هەم جەژنەوە هەم لە وەرزی سەرماشەوە بەرەو گەرما ئەڕۆین بۆیە طبیعیە تۆ ئەگەر پلانت دانابێ پێشوەخت ئێستا زۆر بە طبیعی پارەکەی کە حازرت کردووە ئەتوانی جلیشی پێ بکڕیت بۆ مناڵەکان و جەژنیشان پێوە دیار بێ و زۆر تەسیرش نەکا لە
دۆخی خێزانەکەت و هەروەها ئەو حاڵەتە کتوب ڕەشکە یا ئەو حاڵەتە ناهەموارشکە دروست بووە کە ئێستا پارە نییە و مەعاش بەو شێوەیە ئەدرێت بە هەمان شێوە پێشتر حساب بۆ کردبێت کەواتە ئەکرێتەوە پلانی پێشوەختە ڕزگارمانکە لە دۆخە ناهەموارەکان. زۆر باش کاک دکتۆر سەر بینەران سێری بەرنامەکەمان بکەن هەرێک و بەپی داهاتی خۆی لە مێشکی خۆی ئەو لێکایەتەوە کە چۆن پلانێک دابنێ ینی چی بکات سەرەتا بۆ نمونەیەک بینەوە ئەگەر کارمەندێک یاخود موچەخۆرێک ملیۆنێک مەعاشێتی بەڵام ئەم جارە بە 2 مانگ وەرێکرەوە و ئەو ڕابردوو نییە لە کاتی خۆی وەرگرێت و پلانێکی هەبێت با بڵێن ئەگەر 2 مانگە و ملیۆنێک مەعاشێتی چۆن پلانێک دابنێت کە لی بمێنێتەوە و بتوانێت تەواوی ئەو پێداویستانەی هەیەی دابینی بکات. من زۆر هاوڵاتی دەناسم ملیۆنی و مەعاشێتی بەڵام قەرزارە پلانێکی نییە ئەنی ئەمەش زۆر جار کرێکیش نییە لەبەر چۆن پلانێک دابڕێژێت کە بە تایبەتی لە مۆزای ئێستاە کە 2 مانگ جارێک موچە دابەش دەکرێت. بیرمان نەبوو یەکێک لە خاڵەت سەرەکیەکان بریتە لە کە ئەتوانین بڵێ خەرجی جێگیرە ئەویژۆ دانەوەی قرس کە بە کەسێک ئەگەر قەرزار بوو ئەبێ حسابی خۆی بکە کە مانگانە بڕێک جا بکاتەوە بۆ دانەوەی قەرزەکە وەکو جەنابەت فەرموود ئەگەر بۆ نمونە ئێستا تەوەقع ئەکرێت لە دوای جەژنەوە فترەیەکی زۆر موچە نەدرێت دۆخێکی خراپ ڕووی تێکردوین هەرچی ئەەکەی ئیتر خۆ بە زۆر نییە هەڵەپەڕی ڕائەکەی مزاهرە ئەەکەی ینی کە بەداخەوە ینی ئەوە ئەڵین من ئەڵێم خۆ ئامادەکردن باشە بەس تەسلیم بوون ئەوە باسێکی ترە کە نابێ هیچ تاکێک تەسلیم بە واقعی تاڵبێ کە بزانێ ستەمی لێ ئەکرێ و نەچینە بابە سیاسیەکەەوە کە هەموو کەسێک بەقەدر ئەو شیاری هەیە بەڵام وەکو ئەگەرێک خۆ ئامادەکردنەکە بەو شێوەیە کە تۆ حسابکە موچەی دووهەم دوای ئەمە زۆر درێژە ئەکێشێت فترەیەکی زۆر ئینجا ئەو موچە دەدرێتێ لەبەر ئەو ڕێژەی پاشەکەوتە ئەبێ ئۆتۆماتیکیان زۆر زیادیکەی ئەگەر نەڵێم لە 150 یان نزیکی کەیتەوە لە 150 تۆ ئەبێ حسابکەی تۆ ئەم موچەیەت 500,000 بخەیتە لاوە بڵێ نیمە بەلای کەمەوە بۆ مانگی داهاتوو کە پلان دابنیت کە ئەو فترەیە چی بکەیت کەواتە کە ئەڵەی نیمە ئەیخیتە ئەو لاوە دوایی ئیتر قسە لەسەر 500کە ئەەکەیت کە هەتە ئەم 500 چۆن دابەشەکەی لە ڕاستیا ئیتر ناچارە بیت هەرچی پێداویستە زۆر زڕوریەکان نەبێت خەرجی بۆ داننیت کە دەستکاری پلانی کڕینەکانی شت پلانی کڕینەکانتەکەی تەنانەت هەندێک عائیلە هەیە یا هەندێک خێزان و سەرۆک خێزانی زۆر زیرەک هەیە تەنانەت لێزانی بەکارێنێ لە مەسەلەی جلوبەرگە کە بۆ نمونە مەسەن بە شێوەیەک لە شێوەکان نەجاتی بێ حتا لە زۆر جلوبەرگ و کڕینی مەسەرەن ئەو پێداویستیانی کە بۆ جەژنە یان بۆ خواردنە یان مەسەرەن بۆ گۆڕینی پێداویستەکانی ماڵە یان بۆ چاکردنەوەیە یعنی نەبێ بە قسەیەک بڵێن ڕەزیلیە یعنی هەیە مەسەن جلەکەی هەڵەگێڕێتەوە بۆ نمونە سەردەمانێکەوە هەبووە بەڵێ یان مەسەرەن ئەچێ بڵین مناڵەکە قەناعەت پێەکە کە دەستکاری جلێکی بکات یا مەسەرن تەرتیباتێکی بۆ گەورەکە بۆ یعنی ئەمە خاڵێکی زۆر گرنگ هەیە لێرەیە کە ئەویش لە ڕاستیا بریتە لەو قەناعەتە زاتیەی کە خۆت هەت بێ و دروستی شیکەی بۆ خێزانەکەت زۆربەی مشکیلەی ئێمە بریتە لە چاولێگەری و قسەی خەڵک کاتێک کە خۆت پلانێکت هەبوو و قەناعەتی پێی هەبوو و باوەڕ پێی هەبوو وە زۆر سوور بووی لەسەری دڵنیا بە هیچ کەسێ ناتوانێت هەزت بۆ دروستکە خەلقی بۆ دروستکە خەفەتی بۆ دروستکە تعلیقەکانی تەسیرە تێبکە بەوەی کە تۆ بۆ چیواکەی ئەوە مەهزوزی و لاوازی زاتەکانی ئێمەیە کە پلانمان نییە کە ئەچیتە بەردرگا قسەیەک سەر تەسیرت تێکاییت مەسەرەن بە بۆنەی ئەو قسەیەوە خەرجێکی زۆر ڕوتێکە یان مەسەرەن ئەچی بۆ ماڵی خزمێک لەوێ شتێک ئەبینی یەیتەوە ئەڵێ کاکە بۆچی ئێمە ئەوەمان نییە یعنی لە زەعیفیە تۆ بەرنامەت بۆ دانانرێ بۆ خەرجی و خەرجی لاوەکی زۆر ڕوتێەکە دەست بڵاوەیی و جۆرە بێ شپرزی ڕوتێەکە بەڵام ئەگەر تۆ بە پلان و بەرنامە بێت جوابت بۆ دروستە بێت مناڵەکەت جوابەیاتەوە تعلیقەکان تەسیرت تێناکە بگرە بە پێچەوانەوە تۆ مسەیترەبی
لەوانەیە مەسەن تعلیق لە خەڵکی تربەی بڵێ بۆچی نازانی بژیت بۆچی نازانی بەرنامە بۆ ژیانی خۆدا بنیت طبعا ئەمە وەکوتم هەمووی لەسەر حاڵ و لە ئاستێکی وشیاری ئابێت نەک وەکو نەخۆشی وابێت ئەمە کە پێوتری ڕەزیلی و چروکی و دڵی نایی سەرفکە و هەرپارەکەوە کاتەوە ئەمە بابەتێکی نەخۆشی ئەمە بابەتێکی دەردی کۆمەڵایەتیە کە زۆر خێزان مبتەلایە پێوەی ژنەکە شێتە بێ هەتاوەکو قەنەعات بە پیاوەکە ئەکات شتیا بکڕن ئەمە خراپە ئەمە بێ معالەجەی تری بکەی یان مەسەلەن پیاوەکە ئەمەە دەست بڵاوە ژنەکە جاری وایە ڕێی لێ ئەگرێت یان بە عکسەوە یان هەردووکیان دەست بڵاون کە ئەوە زۆر خراپە یا هەردووکیان دەزن و قاونە ئەوش هەر زۆر خراپە ئاەتەکەویە داهات زۆرەکە لەزەتی لێ نابە ئەو کەسە یعنی خۆت داهاتی بۆ چێت تۆ بۆی ژیانێکی خۆشی هەبێت بەس تۆ دڵێنێ خەرجیکەی دڵێنێ بیخۆی هەر کۆیکەیتەوە ئەمەکەی ژیانە کاتە دکتۆر ئەو زاتە چۆن دروستکەین لە ناو تاکی ناخی تاکی خێزانمانە لەوەی کە ئەمە پێی ناڵێن ڕەزیلی بەڵکو پێی دەڵێن پلانێکی پێشوەختی ئامادەکرا بۆ قەیرانێک جوانە لە ڕاستیا وەکو باسم کرد هەر وشیاریەکەیە هەر تەفاهمەکەیە هەر طبعاً خێزان بریتینیە لە یەک کەس هەموو خێزانێک بەلایکەمەوە ژمارەی خێزانەکانی 3 تا 4 کەس تا 5 کەسە ئەمانە هەمووی بەیەکەوە گفتوگۆ بکەن بەیەکەوە حیوارێکیان هەبێت لە بینی خۆیانە بە تایبەتی ژن و پیاوەکە کە ڕئیسین ئەوەی ئەیکەن لەسەر تەفاهمی بینی خۆیان بێن نەک یەکێکیان قوبولیکایەکیان قوبولی نەکایەکیان گۆشەنیگایەکی تری هەبێ بۆ کارەکەیەکی تریان بە پێچەوانەوە بیرکاتەوە ئەم تۆکمەیە ئەم لە یەک تێگەیشتنە کە طبعا لەسەر بنەمای معلوماتیش من مثلا کەسێکم ئەم معلوماتانە کە تا ڕادێک ئەکیدم لی باسی ئەەکەم بۆ هاوسەرەکەم بۆ خێزانەکەم معلوماتەکان یارمەتی دەرەبەوەی ئەو بەرامبەرش قەنەعات بکە ئەو ئەگەرانەی کە ویەتە بەردەممان دیراسی بکەین ئەگەر ئەوەمان نەبێ ئەی چی بکەین ئەگەر ئەوە مەسەن بۆچی بکەوینە شت فرۆشتن یعنی ئەو مەترسیانەی کە یەتە بەردەمت لە ئێسە و خۆتی بۆ ئامادەکەی پێم وایە بێت هەمووی ئەگاتە ئەو ئاستە بیرکردنەوە و شاریانەی کە قبوڵی بڕیارەکان بات بە کورتیەکەی تەحەدیاتێک لە بەردەممانە یەتە پێشەوە ئەو تەحەدیاتانە بۆیە ناوی تەحەدیاتە واتە بیرکردنەوەمان ئەبێ بە شێوەیەک بێ بۆ تێپەڕاندنی بەڵام کاک دکتۆر ببوورە باس لەوە کە دەبێت پلان بۆ موچەکەی مانگەمان هەبێت چووکە ڕەنگە لە مەودایەکی داهاتوودا لە دوورمەودادا موچە دابەش بکرێت هەیە پشت دەبەستێ بە شتێک دوای موچەوە دەڵێ فلان قەرزم لای فلانە کەسە یاخود نا فلان ئەرزەمان هەیە دەیفرۆشم یاخود نا سیارەکە دەفرۆشنێکێکی بچووکتر دەکڕین واتە بەم بیرۆکەیەوە دەست نەگرێ بە موچەیەوە دەست بۆ داهاتێکی دیکەی خۆی دەبات داهاتی سابت ڕاستە طبعا ئەوەش تا ڕادەیەک اعتماد دەکاتە سەر حقیقەتی ئەوانە ئایا بە فعلی ئەوەی هەیە ئایا بە فعلی ئەوەی هەیە ئەوەش یەکێکە لە پلانەکان ئەگەر وابێت بەڵام ئەگەر من بتوانم لە موچەکەیە قەیرانەکە تێپەڕێنم بۆچی دەستبەرم بۆ زەویەکەەوە باشترە بە فعلی باشترە بۆ چونکە طبعا ئەم بەرز و نزمیانەی کە ڕوئەکاتە هەر وڵاتێک هەر بە پێی زانست مەرجنیە بەردەوام بێت فترەیەکی زەمەنیە ئەو خۆڕاگریی پێویستە دوایی لەوەچە تێپەڕێت حتا هەر ئاەتەکەش کە ئێمە زۆر جارێک خوێن ئینە مع العسری یوسرا یعنی مەرجنیە ئەو ناڕەحەتیانە بەردەوام بێت بۆیە هەمیشە سەیری مێژووەکەیت ئەو مەوجە اقتصادیانی کە بەرز و نزمی کردووە گۆڕانکاری تایە مەسەرەن گەشتۆتە لووتکەی خراپی دوایی باش بووە یا مەسەرەن باش بووە هاتۆتەوە خوارۆ خراپ بووە یعنی گۆڕانکاری بەردەوام هەبووە تۆ چۆن ڕوبەڕووی ئەو حاڵەتە زۆر خراپانە ببیتەوە کە لووتکەی خراپیە بەوەی کە زۆر شتی ئەوێ یەکێک لەوانە کۆنتترۆلی موچەکەی یەکێکی تر لەوانە تەواوە جاری وایە تۆ داهاتێکی جێگیرت داهاتێکی غێرمەنقولەت هەیە ینی ئەنوالی مانقولە و غێرمەنقولەی پێوترێ تۆ شتێکت هەیە کەرەسەیەکت هەیە پارەیە جاری وایە ئاڵتونە بۆیە زۆر جار ئێستا لەم کاتانە کە باسی ئەم گۆڕانکاریانە ئەکرێت هەیە ئەڵێ ئەو پارەی کە هەتە پاشەکەوتەکە بیکە بە ئاڵتون مەسەلەن نەوەک ئەگەر دۆلارە دابەزێ یا بەرز بێتەوە کەواتە جاری وا هەیە تۆ ئەو شتەی کە هەتە مەسلمۆن و یاوێتی بە ئەملاک یاوێتی بە ئەرزەکە تا ڕادەیەک جێگیریەکی هەیە سابتە لە کاتی پێویستە لەوە چ کەسەکە بیفرۆشێ بۆیە ئەو شتەش هەیە بە مەرجێک ڕاست بێت مەزمون بێت
و یعنی پەنای بۆ بەرید لە کاتی پێویستان نەک ئەوەی کە هەیە هیچی نێ و ئەمەش ناکە ئەی ئەوە چی لەگەڵا بڵێ. زۆر جار دیاردەیەک هەیە کاک دکتۆر لە نێوان خێزانەکانە بۆ نمونە ئەو هەردوو هاوسەرەکە موچە خۆرن جاکاری دەکرێت لە موچەکانیانە من بیستومە خۆم ئافرەت دەبوتێتی ئەو پارەماوە بە قەرز بە مێردەکەم فلانەشت بکرێت چۆن ئەمە چۆن مویمە کە ئەو جاکارە ناکرێەوە چ زیانێکی هەیە لە نێوان ئەو داهاتە و بودجەی کە لە بەردەستی خۆیانداە. دەستخۆش بابەتێکی گرنگە دووروژان کە خێزان ئەگەر دوو گیرفانی و دوو مدیری و دوو خەرجی جیاوازی تیابێت تا ڕادەیەک ئەتوانی بڵێ مؤشیرێکی خراپی شیرازەی خێزانەکە لەبار نییە شیرازەیەکی تەندروست نییە. طبعا بە تێبینیکردنی ئەوەی کە هەل لە ڕووی شەرعیشەوە ژن و ئافرەت و هاوسەر مافی خۆیەتی کە داهاتی خۆی هەبێت ئەو موچەیە لە باوکی و وەرسەوە بۆی ماوەتەوە شتێکی زیاتی خۆیەتی ئەی فرۆشێ شتێکە پێی ئەبەخشرێ شتێکە ماگانە مێردەکەی ئەیاتێک کۆیە کاتەوە ئەمە مەجای تیانە کە مافی شەرعی خۆیەتی کە خاوەنی داهاتی خۆی بێت یعنی ئەمە وەکو کەسێکی مسلمان نابێت پێشێلی ئەوە بکەین یا نابێت پێچوانەی ئەوە بین. بەڵام دکتۆرای دەکرێت پیاویشتە خاوەنی داهاتێکی تایبەتی خۆی بێت ئەخ نەفەقەی لەسرە هەموو خێزانەکە دەبێت بۆ هەمووی بڵێ بەڵام جیاواز لەمە دەکرێت مە بڵین من وا ئەزانم بۆ چیەتی ئەگەر بۆ خێزانەکەی نەبێت کە مەسئولە لە بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خێزانانی لەو فەزلانی کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئافرەتی زیاد کردووە بە ئیزافەی ئەو شتانی تر ینی بە ئیزافەی کە خۆی چی هەیە نەفەقەشی لەسەر پیاوەکەیە کە ئەمە مەجالێکی لەوە چێ بەرفراوان بێ من حەزم کرد ئیشارەتی بۆ بکەم کە وەکو خاڵێک بە هەڵەت تێمان نەگەن کە ئەڵێن دوو گیرفانی و دوو سندوقی مەسەن لە ماڵە شیرازە تێگەیات یعنی ئافرەتەکە مافی خۆیەتی کە ئەوەی هەبێت بەڵام جاری وا هەیە ضرورە دوا ئەکات بە تەفاهمی بینی خۆیان هەردووکی یەک بڕیاری بۆ دەرکەن یعنی سندوقەکە هەردووکیان پارەی تێبکەن کە ببێ بە داهات بۆ هەمویان و بە یەکیشەوە قراری بۆ بن کە چی خەرجەکەن ئەوە تەبعاً زۆر جار ئەو حاڵەتانە جۆرێک لە شپرزی دروست کردووە وەلاعات دروستەکە بۆ مناڵەکانی کە بەداخەوە زۆر جار شیرازەی تێکچوون لە خێزانە لەوە دەست پێ ئەکات کە بۆ نمونە ئەو مناڵەت داوا لە باوکیەکە شتێکی بۆ بکڕێ باوکەکە نای قەناعەتی پێی نییە ئیتر ئایا مەبەستێکی پەروەردەیی هەیە جارێ بۆی ناکڕێ ئایا و ئەزانێ ئەو شتە زەرری لێ ئەیە لە ژێرەوە مەسەن دایکەکاڵێ وەرە من بۆ تەکڕم کە زۆر جار ئەوە ڕوویاوە ینی بینی ومانە یعنی ئۆتۆماتیکیێنی تر ئەم مناڵە وەلایی بۆ باوکەکە نامێنێت بە باوکێکی زاڵم و بە باوکێکی خراپ و بە باوکێکی ڕەزیل و بە باوکێکی چاوچنۆک تەماشاکات لەولاوە ئەچێت تەسلیمی دایکیە بێت کە هەرچەنە لەم ڕۆیا وەکو بڵێ وەکو عەتفیش دایک هەمیشە سۆزی زیاترە بۆ مناڵ بەڵام ئەگەر بەو شێوەیە بێت زەربە ئەیالەوەی کە شیرازەی پەروەردەی خێزانەکە تێکەیە کە ئەویش تەبعاً هەر ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە بەچی چارەسەر بێ بە تەفاهم کە باوکەکە بڵێن نایە میاوا بۆی نەکڕین دایکەکەش تێ بگەێنێ بە هەردووکیانەوە قەرار بن نەک ئەو مەسەرەن لە پەنای ئەوە و یا لە پشتی ئەوەوە بڕیارەکە هەڵۆشێنێتەوە و کە زەرزیانی بۆ پەروەردەی مناڵەکەیان ئەبێت لەبەرەوە حتا مەسلەی شتێکی تر لەوانێت ورد بێت جێگەی زۆر لە سەروەستان نەبێت بەڵام هەر گرنگە باسیکەین باسی میوانداریە جاری وایە مەسە ئەم خێزانە میوانداری کە سوکاری پیاوەکە ئەکەن لەوانەیە مەسەلەن پیاوەکە خەرجی زۆر بکات و بڵێ ئەوە مەسەلەن کە سوکاری منیە بە پێچوانە مەزەر ژنەکە کە سوکاری ئەو یەن مێردەکە پێی خۆش نەبێت پیاوەکە پێی خۆش نەبێت شنەکە بڵێ مەسەر منەوە خەرجی زۆرترەکەم یعنی ئەمانە طبیعی نین حەق نییەوە بێت حەق وایە بە یەکەوە خێزانێکی تۆکمە بن خەرجەکانیان یەک خەن بە یەک بڕیار بێت و داهاتیش کە هەیەە تا ڕادەیەک بە حڕی خۆیان بەشداری پێ بکەن کە ژنەکە مەبەستمە بەڵام مانع نییە مەسە ئەو کەسم ئاڵتونی تایبەتی بەخۆی هەیە ئەتوانێت نەیفرۆشێ ئەتوانێت بەکاری نێنێ بۆ خەرجی ماڵەکە بەڵام زۆر خێزانیش هەیە ئاڵتونی ژنەکەیان
فرۆشتووە بۆ خانوو بۆ سیارە بۆ خەرجی خوێندن بۆ چەندین شتی تر زۆر بە تەبیعیش خێزانێکی سروشتین کە بە یەکەوە خەرجەکەی بۆ دابی نەکەن. کاکتۆر تا چەندە دەبێت عەتف زاڵ بێ بەسەر ئەوەی کە زیادە سەرفی بکەین یاخود ئەوەی کە ئەسڵەن شتێک ڕەنگە پێویستیش نەبێت بەڵام لە هەندێک دۆخدا زەروریش نەبێ بیکڕین. لە نمونە ئەوەی کە باست کرد کە سێری مناڵەکەی خۆتونەکەی دراوسێکە دەکەی ڕەنگە دراوسێکە شتێکیە بەوەی توان نەیبێ بەڵام ڕەنگە بچی بۆشی قەرز بکەیت و بۆی بکڕی. ڕەنگەمانە لە شتی زەرورانە بن بەڵام تەنها لەبەروی کە ویژدانت ئازاری هەیە لەبەروی کە مناڵەکەت بە جۆرە لە جۆرەکان کەمی هێناوە لە دراوسەکان تا چۆن لەم کاتەیە دەبێ بڕیار بدەین. جوانە وەکو باسم کرد یەکێک لە پاڵنەرەکان کە ئێمە زۆر جار تێئەکەوین چاولێگەریە. چاولێگەری دیارە دیوە سلبیەکەیەت یەکی ناخۆ چاولێگەری شتی باش قیچێک کاتۆر کەسێک شتێکی جوانی لێ ئەبینیت زۆر تەبیعیە تۆش چاوی لێ بکەیت. ئەمەیش کە جەنابەت باسیەکەی بە هەمان شێوە چوونە ژێر کاریگەری عرف و عادەت و ئەو حاڵەتە باوەی کە هەیە. بۆ نمونە زۆر جار ئەبینی مەسەرن مناڵەکە ئەڵێ باوکە مناڵی دراوسەکەمان ئەوەی هەیە بۆچی من نەمبێ. طبعاً ئەگەر تۆ ئیمکانیەتێ هەبێت بە بەراورد بە مناڵەکەون بە مناڵی دراوسەکە نا بە بەراورد کە دیارە ئەمە بووەتە پێداویستێکی ڕۆژ ئەمە بۆ نمونە ئایپاد ئەو هەیەی ئەمنیەتی بۆ نمونە مەسەلەن کە طبعاً بۆیە ئەو نمونەیەم هێنایەوە ئەو زۆر جارواری دە زۆر جار ئەبیستین کە ئەسڵ وایە وعیەک و شاریەکی گشتگیر و سەرتاسەری دروستکەین کە ئێمە ئامێرە ئەلکترۆنیەکان زەرورزیانێکی یاوە لە خێزانەکانمان و دابڕانی دروست کردووە هەغ نییە یعنی بەو شێوەیە بێت بەڵام گریمان ئێستا وای لێ هاتووە تۆڕی پەیوەندیەکان و سەرقاڵی مناڵان و سەرقاڵی بەسەربردنی کاتەکان هەمووی پشتی بەو ئامێرانە بەستووە بۆیە زۆر قورسە زۆر زەحمەتە کە تۆ بەرگە بگری لە بەردەم ئەوەیە کە ئەم مناڵە بەردەوام بگریە و هەز بە نەقسکا و ناڕەحەت بێت کە ئامێرێکی نەبێت یاری پێ بکە یا هاوشانی هاوڕێکانی خۆی ئەوژە ئەوەی هەبێت بۆیە لەو جارە لەو حاڵەتانە کە ئەوە دروستە بێت کە جەنابەت دەڵێی عاتیفە ئەیگرێت یاخود ضرورەتە و عەقڵ تەحەکومەکە من پێم وایە یعنی زۆر جار لە عاتیفە دەرەچێت یعنی ئەبێ بڕیارێکی عەقلانی بۆ بیت یعنی بە کورتیەکەی لە کەمالیات و لە چاولێگەری دەرئەچێت دەبێ بە ضروریات هەندێشت کە خەڵکەکە هەیەی مەسەرەن هەموو گەڕەکەکەت خانۆکەیان بۆ یاکەنەوە منزەرێکی جوان ئایا بە گەڕەکەکە لەو بینایە تۆ مەسەلەن ماڵەکەی تۆ گوێی نەیتە بۆ یاخێکی جوانی نەکەیت یعنی ئەمە پێی ناوترێت چاولێگەری بۆ نمونە یعنی قەناعەتم وایە ئەبێ لەو حاڵەتانە بەرنامەی بۆ دەکەم ڕۆ نەبووبێتە زەروری بەیانجار دەبێتە زەروری چونکە ڕەنگە 5 ساڵ لەمە پێش زەرور نەبووە بەڵام ئەم ڕۆتوانی بڵێن زەرورە چونکە هەموو کەس هەیە کەواتە خەیتە پلانەوە کە چۆن بەرنامەی بۆ دانەی اینجا جاری وا هەیە کە تۆ خستە پلانەوە بە قەناعەتەوە ئیشەکەت کرد یعنی ئەو کاتە بەوردی ئیشی بۆکەی بەوەی کە مەسەرەن ئەگەر هەت بوو ئێستا بۆ یەکڕێ ئەگەر نەت بوو مەسەرەن ئەچی لە شوێنێک بە قست بۆ ئێنی ئەگەر مەسەرەن هەر زانیت ئاوایە بە قەرز یعنی بە کورتیەکەی ئەگەر بوو بە قەناعەتێک کە چۆتە بابی ضروریاتەوە لە چاولێگەری و لە کەمالیات و لە عاتیفیات دەرچووە ئەو کاتە یعنی بڕیاری بۆ ئەدەیت و بۆی ئەڕۆی بەڵام ئەگەر وانە بوو یعنی ئەمەیە ئەزمەکە کە ئێمە یعنی ئیرادەمان لاوازە بەرامبەر بەوانە بەرامبەر بە بەراوردکردنی شتە زەروری پێویستەکان لەگەڵ ناپێویستەکان یاخود چاولێگەریەکان لەگەڵ شتە ئەساسیەکان بۆیە من قەناعەتم وایە یەکێک لە ئەزمە هەرەگەورەکانی کۆمەلگاکان بە گشتیوە کۆمەلگای ئێمەشی تایە بێگومان ئەوەیە کە خێزانەکان ئاراستەیەکی تەندروست ناکرێن ئاراستە چێ ئەیانکە ئەفلامەکان ئاراستەیانەکە ئیعلامێکی چاواشە ئیعلامێکی تێکدەر جاری وا هەیە گوێنەگرتن لە خەڵکی چاکخواز و چاکساز و ئاراستە تەندروست زۆر لاوازە زۆر باشە کاکتۆر لەبەر دەرفەتی کەممان ماوە دیارە دەچینە بازار شت دەکردن بۆ جەژن دەزانین دابشکردنی موچەوە کاماژەمان پێکرد چۆنە لە بازار جلوبەرگ بۆ مناڵ چوکلێت دیارە پێداویستی جەژن هەیە دەبێ بیکڕین
هەڵبژارتنی ئەمانە چۆن بکەین چکە دکتۆر ئەگەر بەڕاستی لە یەکی بیتەوە دەبێت 2 کیلۆ گۆشت و چوکلێت و جلوبەرگ بۆ مناڵەکان و ئەمانە ئەدان لە لایەکی مەعاشەکەت کەواتە چۆن چوکلێتێک هەڵبژێرین کە 5,000 بێ یاخود 10,000 بێ کام گۆشت هەڵبژێرین چەنە زیادە بێت چەندێکی کەم بێت چۆن ئەمانە ڕێک بخێنەوە لە ناو خێزانێکی خۆمان بەڵام بە تایبەتی قسەکەمان بۆ خێزان هەژارنشینەکان بێت بەڵێ لە ڕاستیە ئەوەش هەر وەکوتم جۆرێک لە وردەکاری ئەوێ لە پێشکیاکە خۆتی بۆ حازرکەی یعنی جەناب دیسا ئەڵەی 2 کیلۆ گۆشت مەرجنی هەرسێ ڕۆژەکەی جەژن تۆ گۆشتێ هەبێت یعنی خێزانێک ئەگەر بە کیلۆیە گۆشت ئیکتیفا بکات خێزانەکە ئەگەر قەرباڵغ نەبێت زۆر کیلۆیە بکڕێ باشترە تا 3-4 کیلۆ بکڕێ و بڵێ کاکە جەژنە و لە ماڵەوەم و میوانمیە و تۆ پێویست بەوە ناکات بە هەمان شێوە چکلێتیش دەرەجاتی هەیە یعنی تۆ بە پێی ئیمکانیەتی خۆت هیچ بە عیبەی مەزانە کە چکلێتێکی مام ناوەند بکڕی یا هەرزان بکڕی مەسەرەن چاولێگەری واد لێ نەکا بڕۆی خۆت تووشی قەرز بکەیت و چکلێتێکی گەورە بکڕی زۆر گران و فاخر بکڕی کە یعنی لەوانەیە خۆ بەراوردکەی بە ماڵێکی ترەوە یان بە کەسێکی هەبووەوە یعنی لە کاڵاکانیش تۆ ئەتوانی بە هەمان شێو کۆنتترۆلی خۆت بکەیت بە ئیمکانیەتی خۆت تەنانەت بۆ منە لە ئاهەنگی دەرچوون لە زانکۆکاندا تەلەبە هەیە $100 150,000 $200,000 جلێکی کوردی کە لەبەری بکات چە کوڕ چە کچ بۆ جەژنەکەش بە هەمان شێواز کاتێک شلی دەپرسی دەڵێ لە ساڵێکە ڕۆژێکە ڕاستە خۆی ئەوەیە باسەکە کە زۆر جار کەسەکان ئەڵێن ڕۆژێکە و دووبارە نابێتەوە بۆیە بە هەموو شێوەیەک زەخت لە خۆیەکە قەرزەکە قەناعەت بە خۆیەکە قەناعەت بە دەوروبەرەکەشەکە کە یعنی ئەم بڕیارە بات کە خەرجێکی زۆرتر بکات من پێما بێ ئەگەر هەبێت مانع نییە یعنی کەسەکە بە فعلی وایە یعنی تۆ جلێگە کڕی بۆ جەژن قۆرە و ڕۆژە لەبەری ناکەی وانە کە ئەنەما تۆ بۆ هەموو ساڵەکە بەکارێنی زۆر جاریسەوە جەژنی ڕەمەزان و قوربان بە دوای یەکایە لەوە چ جلێ بکڕی بۆ جەژنی قوربانی شەر بە هەمان شەوە جلە بەکارێنیتەوە لەگەڵ بوونا یعنی من طبیعی بە طبیعی ئەزانم کە بەعزێک خەرجیات ئەبێ بە ضروری لە جەژنە یعنی ئەم باسی ضروریات و دەرەجەکانیمان کرد وەکو باسمان کرد کێشەکە لەوایە پلانی پێشوەختن نەبوو بێت ئەگینا پلانت هەبوو بێ ئێستا زۆر بە ئاسانی ئەتوانی ئەوانە بکەیت بە کورتەکەی پارەت بۆ حازر نەکردو پێشتر ئەگەر بۆ حازر بکردایە ئیسا زۆر بە ئاسانی بەڵام ئێستا گریمان حازر نەکردووە و ئەم دۆخە خراپەش لە دوامانەوەیەت ئەمەیە فەرزی کردو بە سەرماناکە خۆڕاگرانە ئەبێ کۆنتترۆلی خۆمان بکەین پارەیەکی زۆر خرج نەکەین بە ناوی جەژنەوە قەناعەتم وایە تەفەهومی ژەکرێت لە دەوروبەریشە یعنی ئێستش ئەو عورف و عادەتە یعنی ئەگەر لە بیرتان بێت فترەیەک لە گرانیەکە خەڵک چکلێتی نەئەگەڕا خورمای ئەگەڕا نازانم ساڵانی گران مەبەستم جۆری نەکەی ینی بوو بە عورف یعنی خەڵ سەردەمێک نوقڵە سپیە بچووەکان کە هەر زۆری ژەرزان بووە زۆر هەرزان بوو بۆیە من وا ئەزانم ئەگەر ببێ بە زەرورەت وای لێت کەس نایکا بە عیبە ئێمەش زۆر جار لەژێر کاریگەری عیبەیە زەخت لە خۆمانەکەین بەعام لە هەموو لایەکەوە زانرا کە دۆخەکە بەو شێوەیە نابێ بە عیبە بۆیە تەمەنا ئەەکەین کە ئینشاءڵڵا جژنێکی خۆش لەگەڵ ئەو هەموو قەیرانانە کە هەیە دوعا بکەین کەرەنتینە و ئەو خەدەغکردنی هاتوچۆیە نەگەڕێتەوە کە ئیسە دەنگۆی ئەوە هەیە کە ئەوەش هەندێک لەوانەی کە ترسی خەرجیانەیە ئەڵێ کاکەتەوە هەرکەس لە ماڵی خۆیان داهێنیشە و ئەوەش خەرجێک کەمتر زۆر سپاس دکتۆر ئەمجد محەممەد شارەزار لە بودجەی خێزان سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت زۆر سپاس بەڵازدان دەچێن لای ڤیتێکە خوێنبەخشینە لە هەڵەبجەی شەهید لە شەوانی قەدردا پێکەوە بینەری ئەو ڤیتێ دەبین.
جێگای دڵخۆشیە کە من توانی بێتم لەم مانگە پیرۆز و بەتایبەت لەم شۆ پیرۆزەتا دڵی دایکێک یا باوکێکە خۆش بکەم کە لە هەمان کاتا ئەمە ئەرکێکی مرۆڤایەتیە و پاداشتێکی قیامەتیشی بۆ خۆم هەیە لە هەمان کاتیشە ئەتوانم بڵم بۆ تەندروستی و سیحەتی خۆشم شتێکی زۆر باشە ئەنجام داوە بۆیە بم خوێن بەخشینەم خۆشحاڵم خۆشم تەبیعەتەن حەزم بەوەیە کە بتوانم بە شتێکی کەمیش بێ بەرامبەرەکەم دڵخۆشکەم ئێستا توانیمە بم خوێن بەخشینە دڵی دایکێک یا باوکێک خۆشکەم ئەوە فەزلێکی خوایە و شتێکی زۆر باشە بۆ من. بەڵازیزان دەچینە لای دروستکردنی شیرین کە خاتون زانەسرەدین هەموو بەرنمەیەک بۆمان ئامادە دەکات زانین ئەمڕۆ چ جۆرە خواردنێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. بەنای خۆی گەور و میهرەبان سڵی خواتانە بە خۆشەویستان خۆشحاڵم لەم ئێوارەیشە هاتمەوە خزمەتان بە پێشکەشنی جۆرێکی تر لە خواردن خوانی ئەم ئێوارەیشمان ئامادەکردنی کوردەواری لە شۆربە ئامادەکردنی جۆرێکە لە شۆربای شعریە. بەڵە خۆشەویستان پێکاتەی سەرەکی ئەم شۆربای ئەم ئێوارەیشمان شعریە من حەزم لەم جۆرەی شعریە کرد ئەم جۆرەم بەکارێناوە تۆ هەر جۆرێک لە شعریە بەکارێنی خۆت ئازادی بەپی حەزی خۆت. شعریە دوو کەوچەک نیشاستە سنگی مریشک پیازی وردکراو پەتاتە خۆش ڕەگەزی سەرەکی هەموو خوانێکی کوردی خۆمانە. بەڵێ خۆشەویستان ئێستا پیازەکە ئەبم لەگەڵ ڕۆنەکە سووریەکەمەوە بەڵێ خۆشەویستان ئەوە ئێستا پیازەکە لەسەر ئاگر بڵێن کەمێک زەر ببێ لەگەڵ ڕۆنەکەیە پاشان پەتاتەکە و پاشان سنگەکە لە بەروی پەتاتەکە نەم قوڵاندووە تۆزە کاتی ئەوێ سنگەکە سنگی مریشکە ناسکە جوان تەنکیش بڕیومە تۆ ئەتوانیت پەتاتەکە پێش ئەوەی بڵێن ئاوا چوار گۆشە بیبڕی پەتاتەکە کوڵاندە بێ پاشان بۆ ناوی سوپەکە یاخود بۆ ناوی شۆرباکە زیادی بکەوێت. ئێستا من چاوەڕێیەکەم هەتا ئەوەی کەمێک ڕۆنەکە و پیازەکە پێکەوە ڕەنگیانە گۆڕێ هەنگاو شتەکانی کەی بۆ زیاد ئەەکەم. خواردنی شۆربا شتێکی باشە شتێکی گرنگە کە سوودی خۆی هەیە ئەتوانێت پێش خوانی سەرەکی بێخۆیت. باشتر وایە ڕۆژەکان کە شکێنران بە خورما و ئاو بێ خورما وزەگەلێکی زۆری تایە کە جەستە ئەتوانێت ئیسپادەی لێ بکە. پاشان هەڵەستین عادەتەن لە ناو کوردەواری خۆمانە نوێژی مەغریب ئەکرێ هەر زۆر باشە وەکو ڕاضەیەکی شوایە پاش ڕۆژ و شکاندن گەر بکرێت دوای نوێژی مەغریب سوپێک بخورێت زەڵاتەیەک بخورێت خۆ ئەگەر هەردووکیشیان بەیەکەوە بخورێن زۆر باشە شوێنی خوانی سەرەکی کەم ئەمێنێتەوە کەواتە کاتە جەستە زۆر هیلاک نابێ جەستەیەکی تەندروستمانە بێت بۆ عیبادەت. کەمێک پیازەکەم زەرد بووە ئێستش پەتاتەکە ئەکەمە ناوی من کاتێک کە سنگی مریشکەکەم بڵێن بڕی سنگی مریشکەکەم کرد لەگەڵ هەندێک لە زەیتی زەیتون تێکەڵی یەکەم کردن ماوەیەک ئەبێ دامناون پێکەوە تۆ
تۆ ئەشتوانی نیکی بەس من پێم وابێ گەر بکرێت تۆزێک سنگەکە ئەوەندە معنی وشک نابێ جوانترش لەوێ سوورە بێتەوە. سە من پەتاتەکە چاوەڕێەکەم کەمێک بەڵە خۆشەویستان ئێستا کەمێک خوێ زیاد دەکەم هەوڵبن با سوێر نەبێ. پاشان سنگی مریشکەکە بەڵە خۆشەویستان ئەوە ئێستا جوان پەتاتەکە و سنگی مریشکەکە با پێکەوە زەرد بن کەمێک سوور بێتەوە. بەڵە خۆشەویستان ئێستا شەعریەکەی بۆ زیاد دەکەین. من کوتێک شەعریەم هەبوو جوان سووری ئەەکەمەوە لەگەڵ تەواوی کەرەستەکان. ئەمە گەر هەت بێ ئاوی گۆشت بەس من ئێستا ڕاستی لە کاتی ئەم بەرنامەیە ئاوی گۆشت ئامادە نییە. ئاوم بۆ گەرم کردووە زۆر ئاسایی یعنی ئەگەر ئاوی گۆشتیش نەبێ، بەڵام ئەگەر ئاوی گۆشت هەبێ باشترە. بەس لەم کاتەیە من ئاوی گۆشت ئامادە نییە. کەمێک سەری ئەگرم و چاوەڕێیەکەم. بەڵێ بەڕێزان ئێستایش دوو کەوچک نیشاستی بۆ زیاد دەکەم. ئێستا دوو کەوچک نیشاستەم بۆ زیاد کردووە لەبەرەوەی شۆرباکەمان خەست بێ. هەمیشە ئەڵێن بۆ شتەکانی ماڵەوە کەوی بازار دەرناچێ. ئێستایش ئاوەکەی بۆ زیاد دەکەم. تۆ ئەتوانی ئەگەر ئامادە بێ ئاوی گۆشت ئاوی مریشک نە ئاوی گۆشتی بۆ زیادکەی. ئێستا هەنێک ئاوەکەی کەمە هەنێکە ئاوی کێنم بڕۆی پەتاتەکەیش ئەو شعری شەرتیاتی وە سنگی مریشکەکەیش هەمی وشکە ئاوی ئەوێ چاوەڕێەکەین. ئەوەتە هێشتر نەقڵاوە هەستەکەین خەستە کەواتە نهێنی ئەو شۆربایانی کە لە بازاڕ ئەیخۆین خەستە یان ئاردتی ئەکرێ یان نیشاستە. ئێستا من دوو کەوچک نیشاستەم زیاد کردووە بە شۆرباکە. ئەگەر تەمەەن باقی بێ و دەرفەتە بێ پێم خۆشە چەند بەرنامەیەک باسی شۆربا بکەین. ئێستا من جێدێڵم بۆ ماوەی نیو سەعات نیو سەعاتیش زۆرە ئاگرەکە ئەزانێ بە ئاگرێکی کز بێ. چارەکێک 20 دقە چاوەڕێیەکەم تا جوان تەواوی کەرستەکان پێکەوە ئەکڵێن و تامبوونی یەکتر ئەگرن. بەڵە خۆشەویستان ئێستا شۆربایی شعریەکەمان ئامادە بووە. بسم الله ئامادەیە بۆ پێشکەشکردن. هەندێک کەرەستەی زۆر سادە. بسم الله پێی ئەوە ناخۆش بۆ بەرامەیەکی خۆشی هەیە. ئەمە هەمیشە کێشەمان لەگەڵ ئەوە هەیە بۆ شۆرباکانمان خەست نابن یان بۆ شۆربای خواردنگەکانی دەرەوە دەرناچن
تەنها نهێنێکی ئەوەیە دوو کەڵچک نیشاستە یاخود ئارد ئەتوانی زیادکەی جوان شۆربایەکی خست جوانمان دەستەکەوێت. بەڵای خۆشەویستان ئێستا شۆرباکە ئامادە بوو و کۆتایی هاتووە. تاڵقێکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. ماڵتان ئاوەدان، سفرە و خوانتان هەر ڕازاوە. خواتان لەگەڵ. ڕۆژێک پۆستەچیەک کە یشی یەکلاییکردنەوەی و دامانە بوو کە ناونیشانی دروستیان لەسەر نییە، چاوی بە نامەیەک کەوت کە بە دەست و خەتێکی شێوا و لەسەری نووسرا بوو نامەیەک بۆ خوددا. لەگەڵ خۆی بیری لەوە کردەوە کە نامەکە بکاتەوە و بیخوێنێتەوە. لە نامەکەدا ئەمە نووسرا بوو: خودای عزیزم، ئافرەتێکی تاکوتەنیا و 83 ساڵم کە ژیانم بە موچەیەکی کەمی خانەنشینی دەگوزارێنم. دوێنێ کەسێک جانتای پارەکانمی دزی کە تەنها $100 تێدا بوو. ئەوەش هەموو پارەی من بوو کە دەبێت تا سەری مانگ و وەرگرتنی مەعاش پێی بژیم. یەکشەمەی داهاتووش جەژنە. من دوو لە هاوڕێکان من بۆنانی ئێوارە داوەت کردووە، بەڵام بەبێ ئەو پارەیە ناتوانم هیچ شتێک بکڕم. کەسیشم نییە تا پارەی لێ قەرز بکەم. تۆ ئەی خودای مێهرەبان تاکە هیوای من تۆی کە هاوکاریم بکەی. کابرای پۆستەچیش نامەکە کاریگەری زۆری تێکرد و ڕۆشت. نامەکەی نیشانی هاوڕێکانیدا. لە ئەنجامدا هەمویان دەستیان برد بۆ گیرفانیان و هەر کامیان چەند $کیان دەرێنا و خستیانە سەر مێزەکە. بەڵام تەنها $96 پێکۆکرایەوە لە ڕێگەی ناونیشانی سەر نامەکەش نردیانەوە بۆ ئافرەتەکە. هەموو کارمەندەکان زۆر دڵخۆش بوون بۆی توانیان کارێکی باش بکەن. جەژن تەواو بوو. لە دوای جەژن چەند ڕۆژێک کەم دووبارە چیرۆکەکە دووبارە بوویەوە و نامەیەک لە هەمان ناونیشانی پێشووەوە لەلایەن ئافرەتەکەەوە هاتووە و دووبارە لێی نووسراوەتەوە نامەیەک بۆ خوددا. هەموو کارمەندەکان یەکتریان ئاگادار کردەوە و لە دەوری نامەکە کۆبوونەوە بۆی پێکەوە جارێکی تر نامەکە بخوێندنەوە کە ئەمە دەقی نامەکە بوو. خودای عزیزم، چۆن دەتوانم لە بەرامبەر ئەو کارەی تۆ بۆ منت کرد من سپاست بکەم. بەویست و مێهرەبانی تۆ توانیم ئێوارەخوانێکی زۆر باش بۆ هاوڕێکانم ئامادە بکەم و ڕۆژێکی زۆر خۆشمان پێکەوە بەڕێ کرد. من بە هاوڕێکانم وت کە تۆ چه خەڵاتێکی جوانت بۆ من ناردووە، بەڵام هێشتا $4 کەم بوو بۆ $100 خۆم کە دڵنیام کارمەندانی پۆستەچی بردوویانە. کە ئەمەش دیار ئێستا بەرەو جەژن دەڕۆین. زۆرێک لە خێزانەکان هەژارن ڕەنگە تەنانەتوانی سەرسفرەکانیان نەبێ بۆیە پێویستە خێرخوازانی عزیز بیریان لای خەڵکی هێژار و فەقیر و کەم دەرامەت بێت. بەڵازیزان ئەم بەرنامەیەشمان بارمەتی هاوکارانمان تەواو کردووە تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین لەخوای گەورە دەپارڕینەوە کە تاعات و ڕۆژی هەموو لە یەکتان قوڵ بێت ئینشاءالله تا بەرنامەیەکە خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.